ولی بینران هەڵبەتە تورکیە و عێراقی دو هەفسیان هەبدونە بێگومان دو هەفسیان کاریگەرین هەبدونە دیگەلێک ئاراساندا بەرژەوەندی نان یەن هەف بەش هەنە پرسگیرێک جی هەنە بێگومان و سنوورێ تورکیە دیگەل عێراقی جغرافیا عێراقی بێگومان هەموو دکەوە سنوورên هەرێما کوردستانێدا ئیدیان بزان بین ئەف یاداشتên li heftê geçnê ku gelek biyavan vedgire lê ew biyavên ku di rewşa henûkeyî de giringin em bi hez bikin dê gel mêvanê xwe hêja Şahu Qaradağî şirovekarî siyasî li Stenbolê gotu pêş bikim Kak Şahu demata baş be dî em eger behsê wê bikin helbete rewşeke emniya xirab li deverên Sunûrî heye bi sedema hebûna PKK artişa Tirkiye operasyona li wê re encam dide Fuat Hesên Wezîrê Derve Iraqê dibêje li piştî salê neştiyan yêkem yadaşta hevbeş li heftê geçtina emnî digel Tirkiye vajû kirine. Tu dibêjî gel û Navarokayê behsê çi biket? ئەم کاتەوە باش ماڵەیەوە و لە بینەرانی عزیز لە ڕاستیە ئەم نەکتەگەیشتانە لە سەردەمی حکوومەتی عادل عەبدولمەهدیەوە لە نێوان عێراق و تورکیایە بەردەوام دانیشتەکان هەبوون بۆ بەرەو پێشخستنی لایەنی ئەمنی لێ تێگەیشتنەکان و هەروەها کە کاریگەریەکی ئەرێنی ئەکاتە سەر لایەنی سیاسی و لایەنی ئابووری بەڵام ئەوەی ئەم جارە جیاکاتەوە لە سەردانەکەی فواد حسێن بۆ ئەنقەرە ئەوەیە کە عێراق چەند هەنگاوێکی ناوە کە تورکیا پێی مرتاحە و دەبینێت ئەم هەنگاوانە دەبێتە هۆی نزیکترکردنی ئەم دوو وڵاتە و تێگەیشتنەکان بەرەو ئاقارێکی باش ئەبات لەوانە ناساندنی پەکەکە بە ڕێکخراوێکی قەدەغەکراو و هەروەها چەند ماوەیەک پێش ئێستا بینیمان کە دادگای عێراقی سێ پارتی نزیک لە پارتی کرێکارانی کوردستانی یعنی قەدەغە کرد بەوەی کە ڕەتیان هەیە بە پەکەکەوە بێگومان ئەم دوو هەنگاوە کاریگەریەکی ئەرێنی هەبوو بۆ سەر پەیوەندی نێوان هەردوولا و هەروەها تورکیا بە شێوەیەکی زۆر خێرا یعنی وای دانا کە ئەم هەنگاوە زۆر گرنگە لەلایەن عێراقەوە و تەنها لە ئاستی شعارات و وعد و پەیمانە نەماوە بەڵکو ئیرادەیەک هەیە لەلایەنی عێراقیشەوە بۆ ئەوەی بەرەو پێشچوونێک هەبێت لەم بابەتەیە بۆ ئەوەی سنوورێک دابردێ چونکە لە ناو عێراقا نیگەرانیەکی زۆر هەیە لەو ئۆپەراسیۆنە سەربازیانەی تورکیا یعنی زۆرێک لەلایەنەکان دەڵێن نابێ ئەم ئۆپەراسیۆنانە بەردەوام بێ بەڵام دەبینن کە پاساوی ئەم ئۆپەراسیۆنانە بوونی پارتی کرێکارانە بوونی پەکەکەیە لەم ناوچانە کە دەبینین لە هەندێک ناوچە لەگەڵ حەشدی شعبیە هاوپەیمانیان هەیە و بەیەکەوە کار دەکەن بێگومان ئەمە بۆتە هۆی ئەحراجێکی گەورە حتا بۆ لایەنی عێراقیش کە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم مەلەفەیە بکە کە حەشدی شعبی داخلی مۆزوعەکە بووە بە تایبەتی لە شنگال دەبینین یعنی بەڕوونی ئەم هاوپەیمانیە دیارە لە نێوان حەشدی شعبی و پەکەکەیە بێگومان ئەم دوو هەنگاوە لەوانەیە سەرەتایە بێ بۆ هەنگاوی تر لە داهاتووە کە ببێتە هۆیەوەی هەردوو لایەن بتوانن لە ڕووی ئەمنیەوە زیاتر پەیوەندەکانیان چەو بکەن ئەمەش ئەبێتە هۆی باشترکردنی لایەنی ئابووری و لایەنی سیاسی بۆ کاکشەوە هەڵبەتە ئەو مەسەلە ئەمنیە لەوانەیە ئەگەر پەیوەندیەکان باشتر بن زیاتر هەرێمی کوردستان قازانج بکە خۆ دەزانی زۆربەی سنوورەکان هی تورکیا بە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوەیە کەواتە ڕەوشی ئەمنیە و ناوچانە زۆر خراپم 400-500 گوند بەستە سنووری دهۆی کەسی تیان نەماوە چوولن بەدەیان ساڵە چوولن کەواتە پێت وایە ئەم یاداشتە لەسەر عەردی واقع فعلا وەکو خۆی جێبەجێ دەکرێت ڕاستە لە تورکیا حکوومەتێک هەیە ئیرادەیەکە بەستوو لە عێراق باسی حەشدی شعبی و گروپی چەکدار و کۆمەڵێک شتی ترت کرد لەلایەن عێراقەوە فعلا پابەندیەکی کونکرێتی دەبێت ڕەوشەکە بەرەو چێ دەڕوا بێگومان ئەگەر تەنها سێری پەکەکە بکەینەوەی کە لە ناو عێراقایە و پەیوەندی بە عێراقەوەیە نەخێر ئەمە ڕێکخراوێکە پەیوەندی بە وڵاتانی تریشەوە هەیە و دەبینین کاریگەری ئێرانیشی لەسەر دیارە بە تایبەتی لە شنگال لە شوێنانی تر یعنی زۆر ئاڵۆزە بابەتەکە و لایەنی دەرەوەی داخل بووەتیایە کاریگەریکی شینەرێنیشی هەبووە لەسەر هەرێمی کوردستان نەگەر تەنها لەلایەنی ئیستیقراری ئەمنیەوە بەڵکو دەبینین ئەو ناوچانە هەمووی ناوچەی گەشت و گوزاریە کە ئەگەر ئارامی استقرار و هیچ گرفتێکی تیانە بێتە هۆی سەرچاوەیەکی دارایی بەرز بۆ هەرێمی کوردستان دەتوانێت پشتی لێ بەستیان ناوچانە بەڵام بەهۆی بوونی ئەم چەکدارانەوە دەبینین هەرێمی کوردستان ناتوانێت و بەرهێنان بکات لەم ناوچانە بێگومان حکوومەتی عێراقی یاخود دەسەڵات لە عێراق لە ساڵی 2009ەوە ئەم پەیمانانەی یاوە بەڵام ئێستا وەکو ئەو دوو هەنگاوە نراوە بۆ ئەوەی کە چالەکیەکانی ئەم پارتە سنووردار بکرێت لە ناو عێراقا وە لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان
تا چەند بتوانرێت ئەم هێزانە دەربکرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکرێ بە مەدانێک بۆ تەسفێکردنی حسابات. یعنی ئێمە دەبینین کە ئەم هێزانە ئحراجی دروستەکەن بۆ حکوومەتی هەرێم و هەروەها دەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە تورکیا زیاتر بێتە ناوەوە بە بیانووی ڕوبڕەوبوونەوەی پارتی کرێکارانی کوردستان، کەواتە لە چەند لایەنێکەوە زەرەر بە هەرێمی کوردستان ئەگەیەنن و هەروەها لە نەتیجەیشا دەبینین کە دەبێتە هۆی فەوزا و نانەوەی مشکلە و کێشە و گرفت لەم ناوچانە. بێگومان حکوومەتی عێراقی ئەگەر بابەتەکە حەشدی شعبی تیابێت ناتوانێت پەیمانەکانی بباتە سەر، چونکە حەشدی شعبیش پێوەستە بە ئێرانەوە، کەواتە بڕیاری کۆتایی لەسەر ئەم بابەتە لە لەم سەروبەندەدا پێت وایە هەڵویستی تورکیا چۆن دەبێت کاکشەوە؟ ئایا تورکیاش دەستەوەستان دەبێت لەوەی کە یاداشتێکی فەرمی لەگەڵ حکوومەتی عێراق ڤاژووی کردووە گڕۆپێکی چەکدار لە عێراقا ناهێلێت ئەم یاداشتە بکەوێتە واری جێبەجێکردنەوە، کەواتە دەستەوەستان دەبێت گەل و هەر ئەوا سەیری دیمەنەکە دەکات؟ بێگومان ئەو ئۆپراسیۆنانەی کە تورکیا ڕایگەیاندووە لە خاکی عێراقا دەبینین کە تورکیا لایەنی ئەمنی خستۆتە پێش هەموو لایەنەکانی ترەوە، یعنی لەسەر و لایەنی سیاسی و حتا ئابووریش ئەگەر ئابووری ببێتە هۆی ئەوەی کە تۆزێ بێتە دواوە، تورکیا زۆر گرنگی دەدا بە لایەنی ئەمنی. پێی وایە کە دەبێت ئەو سنوورەکانی بە شێوەیەکی پتە و بە شێوەیەکی پارێزرا و هەروە داوای لە عێراق کردووە چەند جارێ نابێ عێراق ببێتە هۆی ناوچەیەک بۆ دروستکردنی هەڕەشە لەسەر تورکیا. بێگومان تورکیا چاوەڕە ناکا کە عێراق تا چەند ئەتوانێت ئەمانە جێبەجێ بکە، ئەگەر هەستی کرد کە تەنها لە ئاستی چەند بڕیارێک بۆ قەدەغەکردن و چەند هەنگاوێکی پەیماندانە سەرزارەکیە و نابێ بە هەنگاو لەسەر ئەرزی واقع، بێگومان ئەو بەردەوامە بێت لە ئۆپەراسیۆنە سەربازەکانی کە ئەمەش دەبینین یەکێک لە زەرمەندە سەرەکیەکان هەرێمی کوردستانە، جوغرافیای هەرێمی کوردستانە. ئەگەر ئەم هێزانە بچنە دەرەوە بەبێ ئەوەی هیچ گرفتێ دروست بکەنە و کاتە بیانوش نیان بەلایانی بەرامبەر بۆ ئەوەی بێتە ناوەوە زیاتر، ئەمە هەمووی لەسەر ئەوە ئەوەستێ کە تا چەند ئێران بەڕای من ئێران بڕیارەیە کە ئەم مەلەفە بەکار بهێنێت بۆ تەسفیە حسابات بۆ ئەوەی ژایەتی تورکیای پێ بکات، یاخود بەردەوامە بێت لە پاڵپشتیکردنیان و وەک چۆن لە شنگانی بینین لە ناوچەکانی تریش و بەردەوامە بێت لە بەکارهێنانیان. بێگومان ئەمەی کەوە بەرهێنانی تیا کردووە ئێران ئەم هێزە چەکدارانە بە ئاسانی دەستبەرداریان نابێت، بۆ کاتی پێویست بەکاریان ئێنێ. لەبەرەوە منیش بە یعنی دووری ئەزانم کە ئێران بە ئاسانی دەستبەرداری ئەم هێزانە بێ کە چەندەها ساڵە سەرپەرشتیانەکە و پاڵپشتی و پشتیوانیانەکە لە ناو عێراقا، بێگومان دەیەوێت لە کاتی پێویستە بەکاریان بهێنێ. لێرە ئیرادەی حکوومەتی عێراقیش مهمە، ئایا ئەو ئیرادە جدیە هەیە کە لەگەڵ تورکیا بگاتە ئەنجام و ئەم کێشەیە کۆتایی پێبێنێت، چونکە بۆ عێراقیش باشە ئەم مشکلەیە کۆتایی پێبێن، نەک تەنها بۆ تورکیا. عێراقیش دەتوانێت زیاتر لایەنی اقتصادی لایەنی ئابووری بەرەو پێش بکات و هەروەها وێنەیەکی ئیجابی بە تورکیا و وڵاتانی وەزیری بەرگری تورکیاش دەڵێت ئۆپەراسیۆنەکان ئێمە لە عێراق لە هەرێمی کوردستان کۆتایی ئەم ساڵ کۆتایی پێدێنین، کەواتە ئەم ساڵ کەمتر لە 5 مانگ ماوە کۆتایی پێبێت. پێت وایە ئەم ئۆپەراسیۆنە کۆتایی پێبێنرێت و پێشت وایە ئەو شوێنانەیە کە تورکیا گرتویانە و قەراقۆلی لێ دروستکردوون ئێتی لێ بکشێتەوە، ڕەوش چۆن دەبێت؟ بێگومان تورکیا ئەو شوێنانەی کە بە یعنی لە چوارچێوەی ئۆپەراسیۆنە سەربازەکانە دەستی کردووە بەسەریان ناتوانێت بە ئاسانی لێ بکشێتەوە ئەگەر گەرەنتی ئەوە نەکات کە پەکەکە ناگەڕێنەوە ئەم شوێنانە. ئەبێ گرنگی ئەوە بکات کە پەکەکە بە هیچ شێوەیە ناگەڕێنەوە ئەم شوێنانە و هەڕەشە دروست ناکەن بۆ بەرژەوەندەکانی تورکیاوە بۆ خاکی تورکیا و ناکرێ بە مۆڵگەیەک لەوێەوە هەڕەشە دروستکەن لەسەر تورکیا. بێگومان ئەم گەرنتیە وەرگرێ ئەو کاتە دەتوانێت کە لەم شوێنانە بکشێتەوە، چونکە ئەم ئۆپەراسیۆنانە وەکو بینیمان یعنی لە چەندەها ساڵی پێچووە تا بە ئەنجام گێنراوە و تێچوویەکی زۆری تێچووە، ناکرێت ئەم وڵاتە بە ئاسانی دەستبەرداری بێت. لەبەرەوە ئەمە دەوەسێتە سەر ئەو پەیمانانەی کە لایەنی عێراقی پێشکەشی بە تورکیاکە ئایا ئەتوانێت جێبەجێ بکە، ئایا ئەتوانێت ڕوبەڕووی هێزەکانی حەشدی شعبی بێتەوە، ڕوبەڕووی میلیشیانە بێتەوە کە هەنێ جار لە دەوڵەت بەهێزترن لە بڕیاردانە، لە دەوڵەت بەهێزترن لە ڕووی چەکەوە. دەگومان بەمە شتێکی ئاسان نییە، ئەمە لەسەر داهاتوو وەستاوە و لەسەر یعنی جدیەتی لایەنی عێراقی بۆ ئەوەی کە دەستکەوتێکی ئەمنی هەبێ و بتوانێت بەکاری بێنێ
بۆ داهاتوو بۆ بانگەشی هەڵبژاردن بۆ هەر شتێکی تر بتوانێت بە عێراقیەکان بڵێ ئەم دەستکەوتن بەجێهێنا و توانیمەکە ئەم هەر ڕەشەیە ئەم کێشەیە کە چەندەها ساڵە لە عێراقا بەردەوامە ئێمە توانیمانە کۆتایی پێبێنین. بەڕێز شاو قەرەداغی شروع بەکاری سیاسی لە ئیستانبوڵی گەلێک سپاس کاکی شاهۆ.